دوو لەوان برای یەکتری بوون بەرە بەیانی ئەمڕۆکەوا دیارە ڕووداوێکی خنکان لە ڕووباری خازر ڕوویدا بوو بەداخەوە 4 گەنج لەوێ خنکا بوون دوای ئەوەی کاتژمێر هەش دەوروبەری هەشتی بەیانی بوو تەرمەکانیان گەیەندرایە نەخۆشخانەی هەواراتنی قەزای بەردەڵەش لێرە لە نەخۆشخانە ڕێکاری تەندروستی پێویست بوویان هاتە ئەنجامدان و دواتریش دەرمی هەر چواریان ڕەوانەی پزیشکی دادی لە دۆ کراون لەوێش بڕیارە ڕێکاری پێویستی تەندروستی بێتە ئەنجامدان و تەرمەکانیان ڕادستی خانەوادەکانیان بێتەکردن هەر چواریانیش گەنجی دانیشتووی قەزای بەردەڕەشن سنتەری قەزای بەردەڕەش و لە یەک خانەوەدەن بەداخەوە دوو لەوان برای یەکتری بوون خۆتان دەزانن ڕووباری خازر لێواری ڕووباری خازر بوو تا شوێنێکی گەشتیاری و خەڵک سەردانی دەکا بەرە بەیانی زووا دیارە بۆ خواردنی بەرە بەیانی و چوونەتە ئەوێ و ئەو حالەتە ڕوویداوە بەداخەوە کەنگی گەشتە نەخۆشخانەیە دەوروبەری هەشتی بەیانی بوونەوە هاگەیەندراوە ئێرە